بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. کاک محسین تۆ ئاماژەت بۆ کرد کە لە ساتەوەختی ئینشیقاق و جیاببوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی و بارزانی تۆ زیاتر ئینتیمات بڕێک زیاتر ئینتیمات بەلای باڵی مەکتەبی سیاسیا بوو. بەشداریم نەکرد لە ململانەکەیە کۆنگرێس 6 لەبەرەوەی کە برادەرایەتیم کۆنم هەبوو لەگەڵ زۆربەی ئەوانی مەکتەبی سیاسی، لەگەڵ عومەر دەوابەر، لەگەڵ برایم ئەحمەد، لەگەڵ نووری شاوێز، لەگەڵ عەلی عەبدوڵڵا، ئەمانە هەموو برادر هەواڵی کۆن بوون. خۆم بێلایەن گرتووە ممکنە زیاتر عەتفی شەخسیم لەسەر زۆریان نەبوو، ڕێزمام جەلال یەکەوە. بەڵام بارزانی دوای ئەوەی کە متەوەلی 6 بارزانی تەنها خۆی بە ڕئیسی حزب نەدەژمن، تەنها ڕئیسی حزب نەبوو، بەڕاستی زعیمی هەموو ملەتی کورد بوو. خەڵک هەبوو کە زۆر دڵسۆز بوو، خزمەت شۆڕشیان دەکرد، یارمەتی شۆڕژدا بوون، بەڵام حیزبی نەبوون. بەر ئەوە فکری کردەوە کە زۆرترین کەس جگەرە حیزب زۆرترین کەس بەشداری لە قەراراتی حیزب. بڕیاردام ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ دروست بکەن. ئەمە وەکو بەڕلەمانێ بوو. ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ نزیکەی 100 کەس لە هەموو توێژەکانی من لە ڕواسای عەشایری، لە پیاوانی ئایینی، لە خەڵکانی بێلایەن، ڕۆشنبیران، ئەمانە کۆکرانەوە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ. من لەوێ ئەوەل کۆبوونەوەی ئەوە لەوێ حازر نەبووم، بەڵام بیسم من هەڵبژێراوم. لە هێنی ئەم ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ ناو خۆیان دا یاڵسە کەسیان هەڵبژێرا، پیانە گوت مەکتەبی تەنفیزی. منیان هەڵبژاردوو یەکێ لە مەکتەبی تەنفیزی، پاشان لە بەغدا کاک حەبیب محەممەد کەریم و یەدوڵڵا فەیلی ئەوان ئاگداریان کردم کە من هەڵبژێراوم بە ئەندامی مەکتەبی تەنفیزی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ و بەشی عەدلیم دادوەری پێشفێردراو کە سەرپەرشتی ئەو بەشە بکەم. من قبوڵم کرد و چوومەوە بەشدار بووم لەگەڵیان و لەو وەختەوە ئیتر من سەرپەرشتی بەشی دادوەریم دەکردا و ئیتر دوای ئەوە تێکەڵیم لەگەڵ بارزانی نەمەر زیاد بووە، هەموو وەختێ لە هاتوچۆ زیارەت لە کۆبوونەوەکان ئامادە دەبوون. بە تایبەتی کە لەگەڵ کاک ئەحمەدی برام باش یەکتریان دەناسی، ئیتر منیش بووم بە یەکەکی نزیک لە بارزانی نەمەر. باشە، تۆ ماوەیەکی زۆر یاوەر و هاودەمی بارزانی بوویت، لە زۆربەی سەفەرەکانە لەگەڵی بووی، لە زۆربەی کۆبوونەوەکانە لەگەڵی بووی. کەسێتی ئەو سەرکردەیە وەک کاریگەری زۆری هەبوو لەسەر ئێوە. تا چەند سیفەت و خەسڵەتەکانی مەلا مستەفای بارزانی لە سەرکردە و کارکتەرە سیاسیەکانی ئێستای پارتی ئابینیتەوە؟ من تێکەڵاویم لەگەڵ بارزانی هەبووە نزیک بوو. من حەقیقەت ڕەنگێ هەندێک وات سەور بکەن کە من لەبەرەوەی کە زۆر نزیک بوومە مبالەغە دەکەم لەو وەسفی، بەڵام لە حەقیقەتدا من سەرکردەیەکی وام نەدیوە و تەسەوڕ ناکەم لەو پێشکە سەرکردەیەکی وا هەبوو بێ لە کورد یا لە ئایندەیەکی نزیک سەرکردەیەکی. پیاوێکی زۆر دڵسۆز بوو، پیاوێکی زۆر مزاحی بوو، پیاوێکی زۆر دووربین بوو، زۆر عادل بوو و هیچ کاتێ بیری لە بەرژەوەندی شەخسی خۆی نەدەکردەوە، بەرژەوەندی ملەتی سیر دەکرد و احترامی هەموو کەسێکی دەکرد و
پیاوەکی ئاشتی خواز و ڕەنگە زۆر کەس وات سەور کە بارزانی حەزی لە شەڕ کردووە عکسی ئەوە بارزانی زۆر ئاشتی خواز بوو چونکە دەریشم بۆەوە هەر کاتێ نەک تەنها لە شۆڕشی ئەیلول پێ شۆڕشەکانی تری بارزان و حتا لە شۆڕشی 32 ئەوانان لە بزرنەوەی 32 هەر کاتێک کە حکوومەت هەنگاوی هاتوێت پێش ئەو دوو هەنگاو پێش لەبەر ئەوە نا کە باوەڕی پێیان هەبووە لەبەرەوە کە فرسەتێکەش لە شتێکی دەستەکەی بۆ ملەتەکە یاننا دایمەن حەزی لە ئاشتی کردووە و نەویستوە ئەو شەڕ و ناخۆشیە بەسەر ملەتی کورددا بێتن و حەزی دایما حەزی لێک ڕێزی ملەت کردووە یعنی ئەو زۆر جار لای من گوتێتی ئەو حەزەکە کەم مەزارێک کە شوێنە بین تۆ یارمەتی شۆڕژ بدەن یارمەتی شۆڕژ بدەن نەک بۆ ئەوەی کە بۆ خۆی دەویست ئێستا من شۆڕژی ئیمکانیەتی هەیە بە من بمتوانی بە هەرچی جاشە یارمەتیم بدا بەنام چونکە ئەوانە ئەکسەریان لەبەر خاتری مەعاشەکە دەچن هەموو بەهاتبنە ڕێزی ملەتی خۆیان من یارمەتی خێزانەکانیان بدەم کەواتە تۆ ئەم خەسڵەتە لە چی ئابینیتەوە لە ئێستاە ئیمکانیەتم هەبایە کە هەموو پێشمەرگەیەک معاش یارمەتیەکی دایمی هەبایە میتوانی بە کە خێزانی خۆی بەخێ بکاتن کەواتە ئەم خەسڵەتە لە ئێستا لە چی ئابینیتەوە ئەم سیفەتانەی بارزانی ئێستا وەخت دووەڵ ساڵ لەمەوبەر ئێستا زروفی ئێستا لەگەڵ زروفی ئەو کاتە زۆر فەرقی هەیە ئەو کاتە کە سوحفەیەکی ئەجنەبی داهات زۆر پێمان خۆش بوو کە دەنجی کورد بگەنێتە دەر ئێستا بینین هەمووش سەرۆکی وڵاتان دێن جێگری سەرۆک و وزارای خارجی ئەوانە بە داها نوێنەری وڵاتان دانیشتووە ئێستا وەسع زۆر فەرقی هەیە بەڵام ئەو سیفەتانەی کە بارزانی هەی بۆ من لە هیچ کەسێکم نەدیوە بەڕاستی بەڵام تۆ لە بەرگی دووهەمی کتێبەکەی خۆ تاوێزگەکانی ژیان ئەڵەی لە کەسێتی مەسعود بارزانیە ئەوە بینم کە شایستەی ئەوە بێ هەڵگری ئەو پەیامە بێ ئومێد دەکەم کە سفاتەکانی ئەو هەڵی ئەیگرتوێ سفاتەکانی ئەوی هەڵگرتوێ و بتوانی ئەوە بکەم من دەمێکە گوتووە ئومێد دەکەم هەر کەسێ لەسەر ڕێگای ئەو بڕاتن بتوانانی خزمەتی ملەتی خۆی بکە ومێت دەکەم ئێستاش وابێ ئەوانەی تۆ ئاماژەت بۆ کردو کە سیاست پێ خۆش نەبووە بەڵام ئەوەی کەوەی کردووە تۆ بەشداربی لە کاری سیاسی و بیتە کارکتەرێکی سیاسی قەدەری تۆ بووە ئایا بەڕاستی تۆ سیاست پێ خۆش نەبووە ینی قەدەر وای کرد کە تۆ ناو کاری سیاسی پێ خۆش نەبووە بەڵام من عەجەب کردم دانیشتنی پێشوو کە هەموو کورد بە تەبیعەتی خۆی سیاسی سەدەکەوە تێکەڵاوی سیاست لەبەرەوەی هەر مەجلیسێ دەبینێ حتا ئەو کەسانێک کە نەخوێندەوار و بینندا نیشن باسی سیاست دەکەن من لە سەرەتای لاوەتیە من کە قوتابی ناوەندی بوون تێکردی سیاست بووم و حیزبایەتیم کردووە بەڵام ماوەیەکی زۆر خەریکی ئیشی بازرگانی و ئیشی پارێزەری و ئەوانە بووم بەڵام کە دیتم وەساکە بۆ کورد بۆ هەموو کورد وەسێکی ناخۆشێتر تەحملم نەکرد و وەرگەڕامەوە ناو سیاست و بۆیە دەڵێن قەدەرم وا بوو کە تووشی سیاست بوو دواتر چۆن کە چوویتە شاخ چۆن بوویتە حاکمی شۆڕش تۆ لە یەکێک لە کتێبەکانتە ئاماژە بۆ کردووە کە سەرەتا هەواڵانی پارتی وەکو پێویست پێشوازیان لێ نەکردویت هۆکاری ئەوە چی بۆ پێش گوێخستنە چی بۆ ئەو ماوەیە تەر کتێبەکەم نووسیوە کە من ڕۆیشتم بۆ سەفین لەبێت واتە نەحوە المەجهول بۆ شوێن
یعنی کارێکی نادیار تاما چوومەوە بۆ هین بۆ قەڵاتە وەختە ڕەنگێ بیریان هاتوێتەوە وەختە کاک عەلی و خوارە خۆشببوون و شاوێز لە مەکتەبی سیاسی بوون کاک عەلی عەبدوڵڵا ئەوان بە سەرسامیەوە هەینیان کرد چۆن تا ئێستا ئیشی نەدراوەتە من ئیتر ئەوە بوو کە حەزم کردن لەوێ بوو محاکم لە قەڵاتە دوای ماوەیەکی کەم گواستران بوو ماوەت لێ بووم بە ئەندامی دادگای بەرزی شۆڕش. هۆکاری چی بوو ئەو ماوەیە کە پشت گوێخرای هۆکاری چی بوو؟ ڕەنگ بێ بیان چوو بێ یا نازانم چۆن هێماریان کردو ڕەنگ بێ خۆیان مەشغوڵی شتێتر بوون هەر کەسە مەشغوڵی تازە سەرەتای شەڕ دەستپێکردنەوە بوو کەس ئاگای لە من نەماوە دەمەوێت شتێ ڕاست بکەمەوە بۆ جەنابتان ئێوە دەڕەن کە من شۆڕشی نوێ نزیک بوومە لە بارزانی نەمرۆ نوێنەری ئەو بوومە من تەنها لە شۆڕشی لە شۆڕشی گوڵانیش یعنی وارزان کە من بەشدار نەبووم تارێ من شۆڕشی گوڵان حسابەکەم کە ئیمتیداری بەشێکە لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی گوڵانیش من نوێنەری تایبەتی سەرۆک مەسعود بارزانی بوویمان لە دەرەوەی کوردستان ماوەیەک لەوێ سەرپەرشتی ئیشوکارەکانم کرد سەرپەرشتی ئیشوکاری حیزبیش بەڕێز وشار زێواری کردوێتی و منیش نوێنەری تایبەتی بووم بۆ زۆر شوێن دەچووم بە ناوی ئەو زۆر کۆبوونەوە حەزر لەبووم بە ناوی سەرۆک مەسعود بارزانی ساڵی 1970 و 1970 و 1970 وم لە بارگای مەکتەبی سیاسی ڕامبووە. کاک بەخشینجان بەڵام ئێمە ئێستا لە 63 کاتێککە جەنابتان پەیوەندی بە شۆڕشەوەکن و ئەبنە حاکمی شۆڕش ئەو ڕۆژگاری کە تۆ کاری دادگاییەکەی بۆ شۆڕش ئایا یاسا لە شاخ چۆن بوو چۆن پێشمەرگە دادگایی ئەکرا تۆ ئاماژەت بۆ کردو کە تۆ ڕوبڕووی کۆمەڵێکی کێشە بوویتەوە مەسەرەن لە ناو کۆمەلگایەکی ئەو کاتی عەشایریە سیستمی خێڵ زاڵ بووە خەڵک بە یاسا ئیشی نەکردووە میزاجی حیزبی زاڵ بووە یەکەم شت لەبەرەوەی کە زۆر خوێندەوار و شارەزای یاسا لەناو شۆڕش نەبوون کەم هەبوون کە یاسایان خوێندبی یا شارەزا بن لەبەرەوە بەعزێ حاکم هەبوون نە خوێندەوار بوون دانرا بوون نە خوێندەوار بوون هەندێک مەڵاتێک یاسا حکومی قانونی عشایر نظامی عشایر حکومی دەکرد بە تایبەتی منتیقەی پژەرەوەانە زیاتر عشایر مسەیتر بوون تر لەبەرەوە زۆر بە زەحمەت بوو کە تۆی بە یاسا حکوم بکەی لەوێن دەبێت حاکمێکە بوو پێشەوەی کە من بچم بۆ پژەر تر کە من چووم ئەژمایەوە وەکو یاریدەر لەگەڵ من جارێکیان دوو کەس بەشەڕ هاتوبوون شەکە بەسیت بووی تر بە هینێکی پێکمان هینانەوە ڕۆیشتن ئەوەی کە یاری دەربوو بانجی ئەوکی کە شەڕێک بانجی کردەوە زلەیەکی لە من جێیدا گوتی لە بڕۆجارە شیوان نەکەی حکومەکە ئاوا حکومەکە ئاوا بوو باشە میزاجی سیاسی ئاماژەت بۆ کردووە کە ئەگەر بەرپرسێکی سیاسی لە ڕۆژگارەیە شخصێکی بەدڵ نەبووایە ڕاپێکی دادگایە کرد تۆمەتباریە کرد تاوانباریە کرد هەندێک جار سزادرا تۆ چۆن ڕوبەڕووی ئەو حاڵتە بوویتەوە لەوێ هەبوو لە بەعزێ شوێن بسەر کادرێک یا لێک بین ناخۆش لەگەرێکی تر تۆمەسکی بۆ هەڵبەستامە پەیوەندیە بە میریەوە ئەمە جاسوس هاتووە ئیتر زۆر کەس بووە بەڕاستی زۆریش ئاسان نەبوو تۆ بتوانانی بگەیتە تاقیقەتی تەواو بکەیت لەبەرەوەیکەوە وەسایلی پەیوەندیکردن نەبوو لەبەرەوەی هات چۆن نەبوو ئیتر زۆری ئەکێشە تا بگەیتە
بنەوانی هەموو شتێک. لەو کاتەیە شوێعەکان ئەگیران زۆر جار شوێعەکان ئەگیران تۆ ئاماژەت بۆ کردووە کە هەندێک لەو کەسانەی ئەیانهێنا بۆ لای تۆ هیچ تۆمەت و تاوانێکی ئەوەی گەورەی نەکردە بوو. ئەلبەتە ئینی شوێعەکان لە ناوچەی کە حزب یا مەکتەبی سیاسی مسەیتر بوو لێژێن ئەو ناوچانێک کە بارزانی مسەیتر بوو لەوێ نەدەژیرە. بەڕاستی زۆر لە هەندێ شوێن معاملەی باش نەدەکران. یعنی ئەوان لە دەست لە بەغدا لە حکمی بەعز تووشی کارەساتێکی گەورە بوون وڵایان کردو هەتوورە کوردستان ئەوایە پژگیری بکات وایە یارمەتی بدرێن تر بە پێچانەوە لە هەندێک شوێن معاملەی باش نەکران بەڵام پاشان بوونە بەشێک لە شۆڕش و هێزێکیان دروست کردوان ئەوانیش بەشدار بوون لە شۆڕش. لە دوای جابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی و لە ساتەوەختی ئینشیقاقا خەڵکێکی زۆر دەستگیر کران لەو ماوەیە. ئێوە چۆن دادگای ئەم خەڵکانەتانە کرد؟ ئێوە خەڵک چۆنی ئەدامەکرا لەو سەردەمەیە؟ پێ دوایە ئەو بارودۆخە یاسا توانی بێتی جێی خۆی کردبێتەوە یعنی حکمێکی قانونی ئەو تۆ درابێ یاخود ئەوەندەی کە میزاجی ئادام کرا بێ ببێ هین ببێ محکەمە یا بێ ئەوەی کە تاوانی کردوێ یاننا. بەس بەڕای من ئەو ناوچانەی کە لەژێر سەیتەرەی شۆڕژ بوو ئەو ناوچانە لە هەموو ناوچەی شتری کوردستان زیاتر یعنی عەدالەت بەرپا و عەدالەت تەسویت کرا بوو و هین تاوان لەو شوێنانەی کە لەبەر دەستی شۆڕژ بوو لە هەموو شوێنێکی تر کەمتر بوو. کەس نەیتوانی غەدر لە کەس بکەی نەیتوانی دزی بکات کەس نەیتوانی زۆڵم لە کەس بکاتن چونکە لێ پرسینەوە هەبوو. ئاماژە بۆ کردو کە ئێوە سێ مافناسی کۆن بەشدار بوون لە شۆڕشە جگە لە جەناب دوو مافناسەکەی تر چێ بوون؟ سەرۆکی دادگاکە عومەر حەبیب بوو ئەو حاکم بوو زۆر لە ئێمە کەونتر بوو کۆنترین کەس بوو کە یاسا ناز بوو. ڕۆبیتان جاف کە ئەویش لە کۆلێژی یاسا ساڵێک پێش من بوو ئەویش هەروە سەرم بۆ مەسایلی شەرعی مەلایەکمان دانابوو مەلایەکی تێگەیشت کە خوارێ خۆش بوو مەلە جەمیل ڕۆژوایانی بوو ئەویش بۆ دامان نابوو ئەوەی مەسایلی شەرعی. جگە لە کێشەی سیاسی ئەو کات ململانەی سیاسیەکان و ڕوبەڕووبوونەوەی لە دادگا جگە لە دەرکردنی میزاجی شەخسی و بڕیاری شەخسی لە ناو کای سیاسیە ئێوە لە دادگا لەو ڕۆژگارەیە ئاماژە بۆ کردو کە کێشەی جوتیار و خاوەن مڵک هەبوو لەو کاتەیە. چۆن مامەڵەتان لەگەڵ ئەم بارودۆخە کرد لە کاتێکە ئێوە شۆڕژ وای ویستووە کە باڵانسێک ڕاگرن لە بینی ئەو دوانە چۆن حکومی یاساتان هەوڵمان لەدا کە باڵانسێک ڕابگرین هەوڵمان لەدا کە وەکو پێڕم وەزعی ڕاهین محافەزە بکرێ و تا حدێکی زۆر بە پێ یاسا چۆنین حکم دەدا وامان بڕیار دەدا. ئایا ئەمە نەبوو هۆی ئەوەی کە بڕیاری نایاسایی بن یا یاسا پشتگوێ بخەن لەبەرەوەی کە شۆڕژ و ئاخوازێت؟ مەسەرەن گرفتی لەم شێوەیەتان نەبووە لە کاتی دادگاییکردنی خەڵکە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کێشەکانە بەتایبەت لە بینی جوتیار و خاوەن مڵکە؟ ڕەنگوێ لە هەندێک شوێن لە هەندێک شوێنەوە کلابی کە یاسا پێشێر خراپی یاسا پشتگوێ خراپێ بۆ بەرژەوەندی شۆڕژ. باشە پاش 3 هەفتە تۆ بروسکەیەک لە مەکتەبی سیاسیەوەیەت کە تۆ گوێزیێتەوە بۆ دادگای باڵای ماوەت هۆکاری ئەم گوێزانەوەی چی بوو کە ئەو کات دادگای باڵای ماوەت هاوشانی دادگای تەمیز بوو
تۆ وەک ئەندام لەوێ دادگای باڵا بووی هۆکاری ئەم گواستنەوەی چی بوو؟ یەکەم لەبەرەوە بوو کە ئەم دادگایە دامەزرا و دادگای بەرزی شۆڕش کە پێویستیان بە یاساناسە بوو و منیش جێک لەوانە بووم کە ماوەی 8 ساڵ بوو لە کۆلێژ یاسا دەرچوو بووم تا ڕادایشی زۆر سەرم لە یاساوانە دەرەچوو و یەکێ لە ئەسبابی تریش من ئەمە بۆ چوونی خۆمە کە ئەو ناوچەی من لێبوو ناوچەیەکی عەشایری بوو زیاتر سەرۆک عەشیرەتەکان مسەیتر بوون منیش زیاتر دەمویست کە یاسا بچەسپێ بە یاسا ئیش بکەم لێ ڕەنگێ ئەمە نەیخواردبێ لەوێ لە قازانجی ئەوان بێ کە منیش چوومە بۆ ماوە دوورخامەوە یەکیش تر کە خۆیان لێ ڕازینە دادگای خەڵاتزیێ تەسلیمی کێ کرد کاتێکە بەجێت هێشت دوای خۆم وە بزانم بەڕێز بابەکر پیشەری ئەو کرا بە حاکم لێ بەڵام تۆ لە کتێبەکەی بڵێت لە کتێبەکانی خۆتە ئاماژە بۆ کردووە کە ئەو دەمە لە شۆڕشا حکومەکان بەبێ بەڵگە ئەدران ینی بەبێ بەڵگە و دیکۆمێ دەدران تەنانەت حکمی بەندکردن و حتا حکمی ئیعدام و تۆ خۆت ئاماژەت بۆ کردووە کە کەسێکی شوێعی بە ناوی ڕەحمانە شەل ئەهێنە لای تۆ تەنها بۆ ئەوەی هێن کە لەبەرەوەی کە شوێعێکی چالاک بوو ینی تۆمەتێکی ئەو تۆی نەبوو ینی تۆ ئەم چۆن ئەم حاڵەتانە معالەجە ئەکرد لەو بارودۆخە زۆر ڕەحمان شەل یەک بوو لە کادرە پێشکەوتوەکانی حزبی شوێعی داولێ من دەمناسی چکۆنیم لەگەڵیەوە بەڵام ئێوە نەبوو کە بگیرێ و چکەی تاوانێکی نەکرده بوو لەبەرەوە من ڕێزم نێکردە وەخت ئەو کاتە باشە گەربێن سەر بارودۆخی ساتەوەختی جابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی هەڵوێستی موحسین زەیی لەو ڕۆژگارەیە چی بوو ئایا پێ وایە کە ئەوە هەڵەیەکی گەورەی استراتیژی بوو لە ناو شۆڕشی کورد و کای سیاسیە نەبوو ئەو جیابوونەوەی ڕووبات ساشەڵێم ئەم جیابوونەوە تەنها زەرەری بۆ بە سۆڵەتی عام بۆ ملەتی کوردە بوو و من خۆم لە بەڕێز مامجەلالم بیستووە خوا شیفای بدا چەند جارێ خۆی لای من گوتێتی لە شوێنی تریش کە من ئامادە بوومە گوتیەکی لە هەڵەکانم ئەوە بکە لەگەڵ بارزانی تێکمانداوە خۆی گوتێتی و لە ساڵی 1990 کە لە کاتی ڕاپەڕین ئێمە بۆ یەکەم جار چوین بۆ تورکیا مامجەلال بۆ منیش بە ناوی سەرۆک مەسعود بارزانی ئێمە ئامادەبووین بۆ یەکەم جار بە شێوەیە ڕسمی لە تورکیا ئامادەبووین لەسەر داوەتکرا لەسەر داوەتی سەرۆک وزال خوا لێ خۆشبوو سەرۆک وزال چی لە پاشا بە ئۆتۆمبیل چوین بۆ کۆنگرەی ئۆپۆزیسیۆنی عێراقی هەبوو لە بێروت چوین بۆ سووریا من و مامجەلال بە یەکۆ لە ئۆتۆمبیل سوار بوون باسێەوەی چەند گوتێت پێی ناخۆش و شتێکی خراپ بوو کە لەگەڵ بارزانی تێکیاندا زۆر بەڕێز موحسین زەی سیاسەتمەدار و نوێنەری پێشووی مەلام سەفای بارزانی حەڵقەی دووەمی دیدارەکەمان بە کۆتا گەشت هەوڵین لە ئەڵقەی سێم و کۆتای دیدارەکە درێژە بە گفتوگەکە بین و تەوارەکان تەواو بکەین بەڕێزان دووەمین ئەڵقەی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز موحسین زەی کۆتایی هات تا ئەڵقەی سێم و تەواوکردنی تەوارەکانی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ زۆر سوپاس کاک موحسین جان.